ڕێکخراوی داکۆک بە هاوکاری سەنتەری مەولەوی یەکەم پێشانگای کتێبی بە زمانی کوردیان کردەوە لە شاری مانچستەر بە ئامادەبوونی چەندین کەسایەتی و ڕۆشنبیر و خوێنەری زمانی کوردی بەڕێوەچوو کە پێشکەشکرا بە ڕۆحی پاکی ڕۆژنامەنووسی جوانەمەرگ وریا حەمەکەریم. هەر لە پێشانگاکەدا چەندین کەسایەتی دیار و ڕۆشنبیر و دڵسۆزانی زمانی کوردی لێدوانی خۆیاندا لەبارەی پێشانگاکەوە. جەختیان لەوەش کردەوە کە زمانی کوردی بەرەو پێشەوە بەرن لە وڵاتی بەریتانیا و پێگەیاندنی نەوەیەکی ڕۆشنبیر و ئاشنا بە زمانی کوردی و زیاتر ناساندنی زمانی کوردی. Thank you.